ئەمە لەو شارەم وەختێک نووسیوە لە جێشکەش بڵاو بۆتەوە زارێکی دیکە بۆ ئەو هەڕەشەی کە جمهوری ئیسلامی لە پۆزیسیۆنی ئێرانی کردی کە ئێستاش بەداخەوە هەر خەتەرەکەی هەیە نێو شارەکە چل و چەند ساڵە ئەو دەخوێنمەوە کە من هیوادارم کە هێندە درێژ نەبێت کە بەرنامەکەتان عازز بێ پێدا چل و چەند ساڵ ئەوە بوو بە چل و چەند ساڵ ئێوەی مەلا ئێوەی ڕیشن ئێوەی بەدایم خەواڵ و ئێوەی خزمی باوێشک و خوێن ڕشتن ئێوەی خوگرتووی خوێن مشتن ئێوەی بێگانە لەگەڵ عێشق ئێوە دێوجامەکانی سەردەم و ئێوەی سەودا سەری کوشتن ئەرێ ئێوە ئەوە بوو بە چل و چەند ساڵ گشت ئێرانتان بۆ خنچی خنچێنەرتان لە عەبایەک هەڵپێچاوە ڕەشە هەر لە چەشنی دڵتان بەڵام ئێمە ئەرێ ئێمەی چل و چەند ساڵەوە پێشی کۆتاییەکانی 57 سەرەتاکانی 58 لەو ڕۆژەوە تەسبێح و ڕیش و ڕشک عەبا و مەندیل و دەمپایە گابۆڕەکانی تاسوعا و زنجیر شمشیری عاشوڕا و بەردەمۆر و ئاخوند و ئافتاوە چوونە سەر تەخت و جێگەی تاز دەنجی ناماندا بە ئێوە ئەرێ ئێمە لە کوردستان لێوەکانمان هەرگیز لەژێر عەبا و ڕیشی ئێوەماناندا نەکرۆشت ئەرێ ئێمە لە کوردستان نیوەکانمان هەرگیز لە ترسانە و لە برسانە کوور نەکرد و غروری خۆمانمان نەفرۆشت لەو ڕۆژەوە ئەوە بوو بە چل و چەند ساڵ ژاری ئێوە و زاری ئێمە بۆمبی ئێوە و شاری ئێمە بەگشتدا هاتوون و ماڵوێرانی لە ئێوە و بەگشتدا چوونەوە و بەرەنگاری ئێمە لەو ڕۆژەوە نە ئێمە پێتان وێراوین نە ئێوە خەوان دووتانین لەو ڕۆژەوە نە ئێمە هیوا لێبڕاوین نە ئێوە بەزان دووتانین لەو ڕۆژەوە چل و چەند ساڵی ڕەبەقە لەو ڕۆژەوە چواردەیەی تاڵی ناحەقە ئێمە هێشتا هەر بە پێوەین ئێمە هێشتا هەر بەڕێوەین من نامەوێ برینەکانی ئەو چل و چەند ساڵە بکولێنمەوە من نامەوێ داستانە پڕ لە ژین و ژانەکانی ئەو چل ساڵە بخوێنمەوە من نامەوێ خۆم و خۆمان سەر کۆنەکەم نەهاتیەکان بەسەر خۆما بشتێنمەوە وا من ئەمڕۆ لەم پاییزی ساڵی 1400دا لە دوای زیاتر لە چل و چەند ساڵ هەر نیوەڕێ و هێشتا هەنگاوم شل نەبوون هەر پڕهیوا و هێشتا شەقاوم کول نەبوون وا من ئەمڕۆ هێشتا و زۆر هێشتای تر حەسرەتێکم لە دڵدایە کە حەز دەکەم لە بۆ مێژوو بۆنەوەکانی داهاتوو بیدرچێنم کە حەز دەکەم پڕ بە تاریخی داهاتوو دەنگ هەڵێنم بڵێم ئێمە دانیشتووی کوردستان بە ڕۆژ و مانگ و بە ساڵما بە درێژی ژینی چەند نەسڵ لەژێر ئاگری دەسەڵاتێکی داگیرکرد دەسەڵاتێکی داپرۆسەر دەسەڵاتێکی زوڵم و زۆر خوێن ڕێژ خوێن مێژ خوێن خۆر دەسەڵاتی دژە مرۆ دڵڕەق بێڕەحم و سەرەڕۆ هیچ کەس نەهات بە دەنجی هاوارمانەوە چەندە تەنیا تەریک کەوتە چەند بێ ئەنوا هیچ کەس نەهات بە فریای ئازارمانەوە من بۆ ئێوەی دەجێڕمەوە ئەی نەوەکانی داهاتوو منم دەنجی نەتەوەیەکی ئاشتی خواز هەتا ئێستاش کە سەرەتای پاییزی 1400دا هەر چوار لامان چوار دەسەڵاتی ناجوانێر چیما بەسەرمان نەهێنن چیمانەیکەن بۆ ئەوەی بمان بەزێنن یان تەنانەت بۆ ئەوەی بمان فەوتێنن من بۆ ئێوەی دەجێڕمەوە ئەی نەوەکانی داهاتوو زۆربەی هەرە زۆری وجدانەکانی ئەم سەردەمە لە دنیادا دەرحەق بەم ئازارە لە کوردستان خەوتون گوێکان کپ و دیدە کوێر و زمانەکانیش لە وزەی ئاخاوتن کەوتون ئەوا دیسان پرسیارەکەی نێزیک بە 30 ساڵەوە پێش دەپرسمەوە لە کوێن دەنگم ناتانگاتێ لە کوێم کە دەنگتان نابیسم زۆر سپاس دەکەم زۆر پەلە خوێندمەوە بۆی کە وەختەکە وەرزستان بۆ هیوایی و خەبەر هاتنی هەموو ویژدانە ئینسانی و مرۆڤ دۆستەکان و دەستی تۆش خۆش بێت سپاست دەکەم ماندووم کردی